السلام عليكم باشن جماعات صحتان باشا هیوادارم هەمووتان باش بن طبعا بەتەمای ڤڵۆگێکی زۆر تایبەتم ئەمڕۆ و هەروەها بەیانی بەتەمام بیکەم ڤڵۆگێکی زۆر تایبەت چونکە خێوەتگەیەکمان هەیە وەکو لەقی کەرکووکی ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستان دەچین بۆ سیتەک ئەلێ بۆ ماوەی 2 ڕۆژ مخەیەممان هەیە ئێستا حالیان سەعات 5:20 بەیانیە ڕۆژی پێنجشەممەیە من وردە ئامادە بوومە لە ماڵەوە دەرەچم دەڕۆین بۆ لای برادەران لێوێ هەمومان پێکەوە کۆ دەبینەوە دەدەچین هیوادارم تا کۆتایی لەگەڵ ما بن ئینشاءڵڵا شتێکی زۆر تایبەتان بۆ دەکەم لەگەڵ ما بن. کات ئێستا دەچم بۆ لای مامۆستا هێمن بەرپرسیقی کەرکووکی ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستان لەگەڵ ئەوە دەچین بۆ لای جەماعەت پێکەوە ئینشاءڵڵا. طبعا بەیانیە زۆر جەوەکی خۆشە سەعات 5:25 جەوێکی زۆر فێنک باەکی زۆر خۆش ئەمە بەیانیانی کەرکووکە بەڵام نیێوەڕوان و عەسرەکەی پێت دەرەکاتەوە. بەیانیت باش مامۆستا گیان مامۆستا تۆکو بەرپرسیقی کەرکووکی ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیان ڕات چییە بەرامبەر مخەیەمەکە ئایا مخەیەمە چۆنە چۆن دەبێت چۆن ناوێت بە کورتی؟ ئینشاءڵڵا برای بەڕێزم سپاس دەکەم ئەمە ئینشاءڵڵا 5 دقیقە مەوعیدمانە لە بەردەمەوە دروستە دەرەچین ئینشاءڵڵا بۆ ئەو مخەیەمیکەوە لە سیتەکەکەری ئەو مخەیەمە بە کورتی مخەیەمێکی پەروەردەیی هیزری ڕۆشنبیریە و لەگەڵ هەمووشە لە خزمەت برایەتیە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەمانوێت بە جۆری لە ڕۆتینێکی ناو شار دەرچین بۆ شتێکی تازە نوێ ئینشاءڵڵا دەستان خۆش مامۆستا ئینشاءڵڵا 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 ئینشاءڵڵا. السلام عليكم واسەگیان باشی یاخوا سەلامەت بێ ئێستا چین بۆ مەڵبن ئینشاءڵڵا ئەلەوێ جەماعەتمان لێ کۆبنەوە شتیان بەخوا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. طبعا جماعة دائما موعدي جماعي من 5:30 بوو واتە 5:30 دەبوو هەمومان لەبەردەم بینای مەڵبەندیە گرتووە حاضر بین و کۆ بینەوە و لێرە دەرچین بەڵام وە کەزانن کورد هیچ کاتێ لە موعیدی خۆیە کۆ نابێتەوە ئەمە یەکێک لەو دەردانی دائما پێوێ ناڵێنین ئێستا لە چاوەڕوانی جەماعەتین ئینشاءڵڵا بێن و پێکەوە دەرەچین. كاكا هو تقريبا ساعة 6:30 وهي موعد ما ساعات 5:30 دەچین بەڵام بەداخەوە وەکە میشە ئەم تاخیربوونە هەرە بێ هەبێت لە کۆڵمان نابێتەوە فەشا وردەوە بەتەماینە کەوینە ڕێ جەماعەت زۆر بە ناو پاڵستنی سەرکەوتونە حاضر بوونە بۆ هیوایی بە سەلامەتی ئەو ڕێگای ببڕینتان سیتەک لەگەڵ ما بن ئینشاءڵڵا. حالیان دەستمان بە ڕۆشتن دەرچوین ئینشاءڵڵا خوای گەورە یاری یاوەر بێت بەنەمان بێت تاکو سیتەک. ئەو لە ڕێگا بووین یەکێک لە ئەشیاکانی بەرەوە بوو بە ناوەڕاست جادەکە کردوا جارێکی تر
ئەیان بەستنەوە و تون و تۆڵیانەکەن بۆ ئەوەی تاکوێت تااقەتمانی چێزاردە دابەزی ئی کاک بڕواز بوو کاک بڕوا بۆ لەنا ئەو هەمەوەی تۆی لا بەرەوە بوو هەزان هیچی من نەزانم بەبێ من کاهیت خۆ كاك عبد الله كاك بشو برسيانك يا كاك بشو برسيانك يا كاك بشو ياك برسيانك محاضرك ما بوك اواني لك سلكي طبيه خير الله اكبر صور زعيف لنا مساله قناعت فيك دردن بابا العم بركه بدي فوتون كاوستي سكتريا بلام لرويشتنا مليون سكتريا فوتون انت مو بس راس قاعد مسارقات من الفرسان جماعه ابي مسارقه من باشتري بس يا كان مسلسل عصابه حاليا ستة ورا نشدت ورا بس انت ولا كاك ورا انت ولا كاك ورا كاك بس ولا بشرب السلام عليكم جماعة وهسه تقريبا ساعات 9 دقيقة قيشتينا السيتا قيشتينا أو شويني كمخيمة كمان اللي كريت طبعا مخيمة كمان دور وجه أبيت وقوتم لشش محاضرة بيقديت هالروجي سي محاضرة يا ما بيت أمروش لني روية كمحاضرة دسبيكات ثانية كأي كلها مخيمة شاطر. كنتم خير أمة أخرجت للناس بەخای گەشەبێدانی قوتابیان کوردستان کۆمەڵێک پرۆژەی بۆ بەپێی وەرزەکان هەیە لە خزمەت قوتابیان و گەنجانی خۆڵان و خۆتان ئاگادارن کەەوە ئەو پرۆژانی لە ڕابردووە ئەو بەرنامەی کە لە ڕابردووە پێشکەش کراوە سوپاس بۆخوا سەدای گەورەی هەبووە و خزمەتی باشی پێیان
خۆخواتی گەنجانولاوان بەم خۆناغا هەموو کەس ناکرێ دیانام پەرێزانە خەمیانە و بەعشی خۆیان زانیوە بۆ گەنجی ئەم چاوولانی و فترەخواتی پەرێزدا باسی قبل ما يصير السكر باسی أخلاق الإلحاد يعني إلحاد وأخلاقها ڕۆڵاکان سەواژەیەکە لە بری مەنزومەی ئەخلاقی بەکاربێت دوای سێ محازەڕەی چڕ کە هەر محازەری تقریبان بۆ ماوەی سەعاتێک بوو محازەڕی ئەمڕۆمان کۆتایی هات تر حالی کاتی ئیسراحەت و کاتی ڕێستە هەموویان ئامەش بۆڵن کوردویان ئاگرن و ئیسراحەتەکەن و بەشێکیان هەر زۆر خەویان دێت ئێستا وا دەگەڕێن بۆ جێک بۆ خۆیان بخەون ئیسلاحەت بکەن بەشێکیانە ناو محازەرەکانە خەونتکێکی زۆریان بوو بەگشتی محازەرەکان باش بەڕێوە تایبەت بوون هەمووان بەدڵیان بوو مە بەسم ئێستا ڕای چەند کەسێک چەند هاوڕێک وەرگرم لەسەر محازەرەکان ئایا تا چەند یەک لە محازەرەکان و مامۆستاکان ڕازیان. سەلام عەلەیکوم کاکە باشن هیچکەن قسەشتان لەگەڵەکەم کاک موسا بەشکل عام یەکەم ڕۆژی مخێمەکەت پێ چۆن بوو بەتایبەت محازەرەکان بابەتەکان مامۆستاکان زۆر تایبەت سێرم کەون قسەکە زۆر تایبەت کاک یوسف تۆ چی ناخۆش خۆتان سەلام عەلەیکوم کاک پێشەوە باشی نەخوا سەلامەت بی بەگشتی یەکەم ڕۆژی مخێمەکەت پێ چۆن بوو بەتایبەت محازەرەکان و مامۆستاکان بەڕای تۆ ڕاچی بوو لەسەر محازەرە زۆر خەوتە ئەمڕۆ خەوت وازم باش نەخەوتە بوو ئیستیعاب زەعیف بوو باشە بە عامەتەن بە محازەرە و خواردن و ئیسراحەت هەموو یەکەم ڕۆژ پێ چۆن خۆش نەبوو دەست خۆش ئێستاش کاتی ئیسراحەتە هەر یەکە بۆ خۆی لە سوچێکدان و سوود و دووبان قساکە و ئیسراحەتەکەن پاڵێ ئەم کاکدانەیە بۆچی باشە؟ وەڵام ئەم کاکدانەیە بۆ قنجرکوشتیەوە باشە کاک محەممەد سوورە حەیاتنی گوشتی زۆر لێک جیاوە من لێرە خەریکی پیازم پیاز پاکردن ئەمان پیاز پاکن کاک پیاز پاکردن ئەمانە خەریکی قاوەن تقریبان بە 6 زەلامەوە خەریکی دروستکردنی قاوەیەکن ئەڵەم بۆچی بە 6 زەلامەوە خەریکی بۆی کە سەکتەر دەرچوو کەس ناڵێ هیچ بکردێتی کاکە زەید خەریک سینەوە بە 6 زەلامە خەریک سین بشر سلام وابوي كغلط درسنا لي او كل يوم كل ما ما بێت سارەدەوە جەماعەت خەریکی ئامادەکردنی خواردنی ئێوارە ساڕێن بۆرە هەمزان بەتەمای چین و چیمان بۆ لەگەڵ نامي ترحبوا كاك موسى استحزناك انك نشتغل جماعه راسك يدس خوش وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم فاصوليا حياتك نيرويا اما تيتي دار ما سينغاكيا
حياتە بەسەس مەگە دوای زۆرتر بۆ کەمی کردووە. سینگ هیواتی من هیواتی من. Oh, fiela, 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 oh, fiela. Ali, Ali, Ali. علي برودو محمد اسد علي محمد هواك محمد شنو دائما فوتيكوا بطل شيروان فوتيكوا توا لا هنا ابراهيم نابيه جوانا نايمه توا داينا صبر بطل والله بطل. ولا بس خاصة داخل شيء دانا ده تو سبت اجري والله يلعن كاك بيشرو توديد كاك بيشرو بس شوف السريع يا كيان بدس. السلام عليكم جماعة دوهايتنا ولاتان طبعا تقريبا امشوا برنامج كما طاب واخر برنامج كومل ياري ومسابقي ترفيهي بو بعد زدي بزن بو كاك مصادخو انا بو حرب بعد زدي بزن بو بزن يا طبعا فريق كيما زوزو باجين بلا ترح ما داب ياري كوتاي انسحاب ماكر انا ياري كوتاي انسحاب ماكر جماعة اوراسناك من راسك المهم اللي مطاو فاسا برقي ترفيهات ياري ومسابقه وبيش برقي وقاطو كما طاوو ئێستا پێمادە شەو نۆژمان ماوە لەگەڵ زکری شەو دوای ئەوە ئەخەوین هەتا بەیانی نوێژی بەیانی ئینشاڵڵا دە بەیانی کۆمەڵێ بەرگە و بابەتی ترمان هەیە پێتانی دەڵێم گیان کاک أحمد تسير بك سماع خارجي.
كاك بالوالي شو زاخوتو وسطا زي ما عنا تقريبا ساعات سيو 20 دقيقة يعني كان نوج بيانية ترهمي هوا بالشقة بيصل نوج بياني بكن عبري ورد وردان واجبه تكون زي كمان نابد وزورين نتوالك بركينا مغسلة بركينا كاكا مش كاكا مسالة سارواني تواليت ومغسل وشتواب يوم بدان شو بخيلة كاك مساخواي قورا كاردا سانكا ايه مقربكاني مخيم بتمام خون